هارسەرۆڵە زۆر بەناوبانگا و لە هەموو جیهانە. دوای ئەو کەناری وۆتەر سلاجی پێ ئەڵێن یا بە ئەڵمانی پێڵەن ڤەسە شلێگە کە ئەویش هەر باوکی هارسەرۆڵەیە، بەڵام ئەو لە خوێندنەکە تۆنێکی تایە عینەن چۆن کەرتۆ لە ئەرکێشی بە ئاوە ئەو دەنگی هەیە. ئەویش بەلجیکیە کە لە بەلجیکا خۆی بە ناوی وۆتەر سلاجەی بەلجیکیەوە ناوی ئەبرێ. لە دوای ئەوە کەناری تێمبرادۆی ئیسپانی هاتووە کە ئەوی ژەر باوکی هارسەرۆڵێ و لەگەڵ نوعیکە کەناری جووت کراوە ئەوی لێ دروست کراوە. نوعێکی کەژێک کە لە ئەمریکا دۆزراوەتەوە، ئەویش ئەمریکان مغەڕەدەی پێڵێننی کەناری دەنگی ئەمریکیە. بەڵام لە رووسیاش کەناریەیە پێڵێن کەناری ڕووسی. تا ئێستا ئەو کەناریە دەنگێکی زۆر خۆشیشی پێوێ، بەڵام تا ئێستا لەلایەنی جەمعی عالەمیەوە ئەترافی پێ نەکراوە لەبەروی وەچەکانی عینەن تۆن و عینەن دەنگیان نییە کە وەکو باوکی و بڵین باوکی بێ، لەبەرەوە تا ئێستا ئەترافی پێ نەکراوە. دوای ئەوەی سەر کەناری شکڵ کە کەناری شکڵیش ئەویش کۆمەڵێکی زۆرە ئیتر لە مفەتەلی هۆڵندی شیمالی هۆڵندی هەیە، لە مفەتەلی جنوبی هۆڵندی هەیە، مفەتەلی پاریزن ترۆمپێتای فەڕەنسی هەیە، ئیتالیا هەیەی، ناوەکانیان زۆرن کە ئەم سێ بەشە پێگێت کەناری کە هەمووی بە ڕەنگ و بە دەنگ و بە هەموویەوە 333 جۆری کەناری هەیە. باڵێن ڕێکخراوێکی جیهانی هەیە کە لەسەر ئەو وەستا بن کە ئەمەگە دەنگی ئەمەگە ڕەنگی هەیە ئەمانە نەوعی هەیە. بەڵێ تەمان جەمعەیەکی کە بە ناوی جەمعی عالەمیەوە تەیری بڵین بە گشتی خۆی پێڵ جەمعیە عالەمیە للطیور. ساڵانە بۆ نمونە کە ئیتالیا بۆ نمونە ئیتالیا زۆر بەتوانان ساڵانە چەندەها ڕەنگی تازە دروست دەکەن و لەبەر ئەوە زۆر گرنگجێکی زۆری کە ئیرێ بە کەناری ئەمڕۆ کەناری ڕەنگە، چکە لە ڕێگەی کەناری ڕەنگە ئەتوانێت ڕۆژانە و ساڵانە ڕەنگی تازە دروست بکەن و ئیتالیا زۆر پێشکەوتووە لەو بوارەیە کە ساڵانە ڕەنگی تازە یەتەکایەوە. بۆ نمونە پار لە بەلجیکا لە پێشبڕکێی هەموو ئاستی ئەوروپا بەس ئیتالیا زیاد لە 30 ڕەنگی تازەیان هێنابوو. بەڵام ئەو کاتە کە ئەو سیدانێدا ئەندێت کە جەمعی عالەمی تور متابعی ئەو تەیرانە ئەکات، متابعی بێچۆکانیان ئەکات. ئەگەر پەڵەیەک ئەگەر خاڵێک ئەگەر شوێنێکی بێچۆکانی نەچوە سەر دایک و باوکەکەی ئەو کاتە ئەترافی پێ ناکرێت. بەڵام ئەگەر بەردەوام بۆ وەچەیەک دوو وەچەی دوای خۆیان وەکو یەک مایەوە ینی ستاندەرێکی مایەوە ئەو کاتە ئەترافی پێکرێ و ناوێکی تازەی لێ بەو کەناریە. سۆران جەمال کە ماوەی پتر لە 20 ساڵە کەناری بەخێو دەکات لە نزیکەوە بۆ ئەمەی بینەر باز لە جۆرەکانی کەناری و هەڵسوکەوت و ژیانی دەکات. وەک لای هەمووان دەبینرێ کەناری چەند باڵندەیەکی جوانە و چەند دەنگێکی خۆشیە کە زۆر جا بۆ زاخەودانەوەی مێشک وەک پێویستیەک دەبێت. بۆی لای چەندین کەس بۆتە هیوایەت و هۆگربوون پێوەی. ئێمەش دەڵێن باشە بۆ ئەم باڵندە ناسک و دەنخۆشە لە قەفەسدا بند بکرێ و ئازاد نەکرێت تاوەکو لە دارستانەکاندا بژی و بە دەنگە خۆشەکانیان دایشترمان بۆ دروستکەن. لە وەڵام داوترێ ئەم باڵندانە لەبەر ئەوەی بە جەستە بچووکن لە کاتی بەردانیان دەبنە قوربانی بۆ هەڵەکان و دەخوێن و لەوانەیە ڕوو لە کەمبوونەوە بکەن. ئێمە کە باسی کەناریەکەین واجبە باشترێکە کە ئێمە بزانین کەناری لە سروشتا چۆن ئەژی. کەناری لە سروشتا لە ئیسپانیا لە جزیرەی کەناری ئەژی و خۆی لە ئەسڵا پێڵن کەنارێن گلیچە. ئەم ناز بە داخۆ نازان بە کوردەکەی گلیچە چ ناوێکی تێرێکی کێویە کە ئێمە بینین کە لای لێرامە نێرەکەیەتی ئەویش مێکەیەتی. کەناری لە سروشتا پێویستە ئێمە بیزانین چۆن ئەژی بۆ ئەوەی بزانین چۆنیش لەگەڵ یا هەڵسوکەوتکەین و چۆن بەخێوی بکەین. کەناری لە سروشتا لە بەهارە لە مانگی دووە نهایەتی مانگی دوو تاوەکو
نهایەتی مانگی 6 زیاکەن بە شێوەی جووت لە دوای ئەوە لە مانگی 7ەوە هەتا مانگی 10 کە 6 هەفتە بۆ 8 هەفتە لە توولەکە ئەبێت یعنی بۆ نهایەتی مانگی 9 لە دوای ئەوە کە وەرزی پاییزێت بە شێوەی کۆمەڵ ئەژین لە 30 کەناری تا 6 کەناری بەیەکەوە کۆ ئەبنەوە بە شێوەی کۆمەڵ ئەژین بۆی بتوانن کە یەکتری پارێزن و بەیەکەوە بتوانن بژین هەتاوەکو وەرزی جووتبوونی کە لە بەهاری داهاتوایەتەوە و شتێکی زۆسی کەشەیە کە لە کەناریە ئەوەیە کە ئەو کەناری ئەم ساڵ نێرومەیە کە جوود ئەبن ساڵێکی کە بە هیچ شێوەیە بەیەکەوە جاری دووەم جوود نابنەوە ئەمیش وەکو سروشت بۆ ئەوەیە کە وەچەکان خوشک و براجارێکی کە لەگەڵ یەکتریا جوود نەبنەوە بۆی زۆر نەبێ بۆی بتوانێت کە لە ژیانە بەردەوام بن و ژیانی خۆیان بەرنە سەر لەگەڵیە. ئەم تێرێکی ئێستا پێمە کە پێڵێن کرۆیتس یعنی جوود کراوە لە بینی کەناری و کەپۆتسیگە کە ئەمە لە کەناریەکی بەڵە گیراوە کە ئێستا ئەمە تێریشی نێرە دەنگی زۆر خۆشە بەڵام بەداخەوە زیاتر ئەم جۆرە کێویترێکن لە کەناری چکە پێشەوە ئەیبینین چکە کەناری کەپۆتسیگە کەناریشی شێویە و زۆر جوڵەشی زۆرە. کەناری سوور لەم تێرە و گوتمان کە گیراوە ئەم ڕەنگێکی ئێستا ئێمە بینین لەم تێرا هەیە ڕەنگێکی تەبیعیە یعنی بە شێوەیەکی زۆر کەم خواردنی ئیراوەتێ خواردنی سوور ئەیش خواردنی تەبیعی ئیراوەتێ کە وەکو بیبەری سوور و لەگەڵ کەناریە زەردەکانە من بەخێوەم کردووە بەڵام کە ئیبینین ڕەنگەکەی سووری شەو ڕەنگێکی زۆر تەبیعیە کە لای ئێمە شتێکێ بۆیە حەزەکەم زیاتر باسی ئەوە بکەم کە باسی ئەوەکەن باسی کەناریەکەون کەناری هۆرمۆن بەڕاستی پێم خۆشە لێرەوە باسی شتێک بکەم کە ئێمە وشەی هۆرمۆن بەکار نێنین چکە شتێک نییە ناوی هۆرمۆن بێ هۆرمۆن شتێکە کە تۆ بەکاری بێنی بۆ ئەوەی کە شتێک لە لەشی ئینسانە نەبێ ئەو شتێک تیا دروست بکەی بەڵام کە ماڵین کەناری سوور ئەو کەناریە سوورە خۆی لە جیناتە جینی کرۆمۆسۆمی کەپۆتسیگنسیگەیتیا کرۆسۆمی کەپۆتسیگنسیگەیتیا بوو ئەم تێرە چۆن جسم پێویستی بە ڤیتامینات هەیە ئەویش بەوش هەمان شێوە پێویستی بەوە هەیە کە ئەو ڕەنگە تۆ بیوروژێنیت و دەری بخەیت بە شێوەیەکی جوان لێرە شتێکێ پێ ئەوترێ فار بەشتو یعنی ڕەنگێکە کە ئەیرێتێ ڕێک ئەو ڕەنگەیە بەڵام بە شێوەیەکی چڕتر ئەیرێ بەو تێرە ئەو ڕەنگەی دەرئەخا بەڵام ئێمە ئەگەر ئەو ڕەنگە بین بە کەنارێکی سپی یا کەنارێکی زەرد ڕەنگەکەی بە ڕەنگێکی نارنجی و نابێ بە ڕەنگێکی سوور بەم شێوەیە و کەنارێکی تریش مێناوە کە حەزەکەم شان بینەرانی بمەگێت کە ئەمەش ڕەنگێکی زۆر تازەیە کە دروستیان کردووە کە پێی ئەوترێ ئۆپال لای ئێمە بەڕاستی نازانم مرادفەکەی چییە کە ئێمە پێویستیشمانەیە لە داهاتوە لەگەڵ چەند پسپۆڕیشکا دانیشین ئەگەر بکرێت ئەو ناوانە بۆی بە خەڵکی بناسیێنین و بۆ ئێمەش بتوانین کە ناوێکی لێ برین کە بۆی خەڵکیش بیزانێت و ئێمەش بتوانین بەکاری بێنین تاوان ئەم تێرە ئەگەر بتوانێت بێتە سەرەوەی بینین قاچی ڕەشە و دەنوکیشی تەقریبان ڕەشە و ڕەنگی خەنەیشی تایە کە ڕەنگەکە خۆی پێوتێ ئۆپال و ڕەنگیشی تازەیە کە دروست کراوە. سۆران جەمال خاوەنی چەند بڕوانامەیەکە بۆی بەشدارکردنی کەناریەکانی لە چەند پێشبڕکێیەکدا لە وڵاتی ئەڵمانیا هەروەها بەدەستهێنانی پلەی یەکەم لە پێشبڕکێیەکی تردا و ئەمەش جێی دەستخۆشیە پێویستە لە هەرێمی کوردستاندا شانبەشانی وڵاتانی جیهان پەرە بەم بوارە و چەندین بواریتر بدرێ بۆی ئێمەش لە داهاتوودا بتوانین وەک هەرێم بەشداری ئەم پێشاگەیانە بکەین کە لە جیهاندا بەڕێوە دەچێت یان لامی کەم بتوانین ئێمە بەم کارە هەڵسین و ئەوان بەشدار بن. لە ئەڵمانیا دوو جەمعیەت گەورە هەیە یەکیان کە ناوی دێکادەیە
کە ئەوە گەورەترین جەمعیە لە ئەڵمانیا کە من ئەندامێکم لەو جەمعیە جەمعی ئازێت هەیە کە ئەویش جەمعی دووهەمە ئەم دوو جەمعیە ساڵانە ئەڵمانیا 18 مقاطعەیە لە هەر مقاطعەیەکە کە بەتاقی تەنیا هەر منتیقەیە و چەند جەمعەیە کۆ ئەوێتەوە و پێشبڕشی ئەکرێت کە ئەتوانم جاری لە هەنێ مقاطعە لەوانەیە ساڵی بلێک هەموو ساڵێک زیاد لە 30 بۆ 40 مەعرەز بکرێتەوە کە ئەمە ئەکرێت لە پێشان لە ئاستی کرایسا ئەکرێت ینی منتیقەیەکە ئەکرێت چەند جەمعەیە کۆ ئەبێتەوە و ئەو مسابقەیەکەن لە دوای ئەو لە ئاستی مقاطعەکە ئەکرێت هەموو کەسێ بۆ هەیە نەخێت ئەبێ ئەندام بیت ئەبێ ئەندامی لەو جەمعیە لە ئەبێ پێش ئەوەش خۆت ناوی خۆ بنووسی لەوێ کە تۆ ماڵانە ئەو گۆڤارێکێ بۆیە لە لای ئەو جەمعیەوە کە تایەتی کە تۆ ئەتوانی یا بە کاغەز بۆ دیە لە لای جەمعەکەی خۆتەوە بۆ دێت و پێت ئەڵێ ئەو کەسانی کە ئەدانوێ بەشداری بکەن ئەو کەسانی کە ئەکتیڤن و من ئەم ساڵ لە 3 پێشبڕکێ بەشداریم کردووە و سێ چوار پێشبڕکێی تر ماوە و خۆشبەختانە لە هەمویانە پلەی یەکەمم هێناوە لە یەکەمیان کە ئەم ساڵ لە ئاسی دارمشتادا کە زیاد لە 800 کەناری بەشداری کردبوو توانیم لە 4 کەناری سوورە کە لێرە نووساوە کۆلیکسیۆن کە لە 400 خاڵ من 355 خاڵم هێنا بوو کە ئەم کاسەم وەرگرت و خۆشحاڵانە و ئەمەش کە لێ نووساوە دارمشتادە شتاد مایستە کە لەگەڵ ئەوایە ئەم شادەیان کە لە ئەمانی شاری دارمشتادە کە لە لێرە 92 پونت هێناوە کەناری بڵین لە سوورا بە یەکدانا کە ئەوش کەناری ڕەنگە و بە کەناری ڕەنگ هێناومە ئەوەشیان هی گروپە ئەوی ژاری یەکەم بۆ 368 ژمارەی هێناوە کە لە 400 کە ژمارەیەکی زۆر باشە کە هەنێک کات لە ئاستی جیهانیشە ئەو کەناریانەی کە یەکەمەێنن هەر ئەوگەن ئەو ژمارەیە کە چەند حەکەمێت کە پێڵێن پرایز ڕیشتە یەن لە هەموو پێشبڕکێیەکە 6 بۆ 7 حەکەمیت کە هەر کەسە و گروپی خۆیەتی کە تێرەکان ژمارەیانە هاتێ و ئەو ژمارانە وەرەگرن کە کاسەکانیش کە وکو ئەمە یەکەم بۆ کە بۆ ئی گروپەکە ئەمەش کە وکو یەکەم بووە بە یەک کەناوی سوور کە یەکەم بووە ئەمیشان هۆی زمشتامە ئەمەیان کە وەرم گرتووە نووساوە لە زاتونێت ڕۆد مۆزاییک هەر کەناری ڕەنگە ئەمیشان لە کەناری هەر ڕۆد مۆزاییکا وەرم گرتووە کە ئەم کاسە کە بەبوونی ئەوە وەرم گرتووە و ئەمیشان کە لە ئاسی هەموو مقاطعی هێستنە و لەو جەمعی کە من تایە ساڵانە و کەسێک کە یەکەم ئەبێت ناوی وکو چۆن کاسی عالم کە بە 4 ساڵ جارێک بێتە لای کەسێک ساڵانەش ئەو کەسێک کە یەکەمە بێت ناوی لەسەر ئەم کاسەکە خۆ هەر لە جەمعی ئەڵمانیە وەری ئەگرن ناوەکە مەسەلەن چەند ساڵ ئەم کابرایە 45 ساڵە کەناری بەخێوەکە کە چەند ساڵانی پێشوو ئەو یەکەم بووە بەڵام ساڵی 2009 من یەکەم بووم ناوەکەم هەڵخۆراوە لێرە و ئەم کاسە ئەمینێتەوە ئەمە لای تۆ مێنێتەوە ئەمە لە ئەم ساڵای منە لەبەرەوەی پار لە 2009 یەکەم بوو لە ئاستی هەموو 2013 تۆ بە کاسەکە بەشداریەکەی لە 2010 چکە کەناری ساڵانەیە ئێمە وەکو نمونەیەک ئەو مێناوە ساڵانەیە ئەم ساڵ ئەوەی کە یەکەم ئەبێ و باشترین پلێنێت هەم دیسان و ناوی لێرە ئەنووسرێتەوە ئەو کاسەم کاسا چێتەوە لای ئەو کەسە خۆشەنی کە تۆ ئیشێک ئەەکەی یعنی ئەم شتە ڕاستە ئەمە لەوانەیە وەرەقەیەک بێت یا ئەمە کاسێک بێت بەڵام ئەوان هاندەری ئەوەن کە تۆ بەردەوام بی کە کەیرەکانی خۆش بێ زیاتر هەوڵیان لەگەڵاوی دایمە بەرەو پێشەوە بچی چکە ئەمان باڵندەیان لا خۆشویستە و ئەو کەسانش کە باڵندە بەخێوەکەن خۆشەویسترێکە لای ئەوان و ڕێزی و شوێنێکی تایبەتی هەیە لای ئەوان لەبەرەو بە هەموو شێوەیەک هەوڵی ئەوەیان کە تۆ لە بەردەوامە بەرەو پێشەوە بیت و هەوڵی زیاتر بیت ئەو شتێکی زۆر خۆشە کە تۆ جاری وایە خەڵکی تیا بەشداریەکە 6 ساڵە کەناری بەخێوەکە کە من کەسێکم لە وڵاتە ئەوەنە نییە خەریکی کەناریم کە ئەو شتە دێنێت بەڕاستی شتێکی خۆشە.
طبعا جمعية كبناوي جمعية عالمية وهي بلين بقشتي خوي بيان جمعية عالمية للطيور هالنا وكي كومي بيان ساڵانە بۆ نمونە کە ئیتالیا بۆ نمونە ئیتالیا زۆر بەتوانە ساڵانە چەنەها ڕەنگی تازە دروست دەکەن و لەبەر ئەوە زۆر گرنگجێکی زۆری کە ئیرێ بە کەناریە بۆ کەناری ڕەنگە چکە لە ڕێگەی کەناری ڕەنگە ئەتوانە ڕۆژانە و ساڵانە ڕەنگی تازە دروست بکەن و ئیتالیا زۆر پێشکەوتووە لەو بوارەیە کە ساڵانە ڕەنگی تازە یەکەکایە و بۆ نمونە پار لە بەلجیکا لە پێشبڕکێی هەموو ئاستی ئەوروپا بەس ئیتالیا زیاد لە 30 ڕەنگی تازەیان هێنابوو بەڵام ئەو کاتە کە ئەو سیدانێدا ئەندێ کە جەمعیە عالەمی تور متابعەی ئەو تەیرانە ئەکات متابعەی بێچۆکانیان ئەکات ئەگەر پەڵەیەک ئەگەر خاڵێک ئەگەر شوێنێکی بێچۆکانی نەچوە سەر دایک و باوکەکەی ئەو کاتە ئەترافی پێ ناکرێت بەڵام ئەگەر بەردەوام بوو وەچەیەک دوو وەچەی دوای خۆیان وەکو یەک مایەوە یعنی ستاندەرێکی مایەوە ئەو کاتە ئەترافی پێکرێ و ناوێکی تازەی لێ بۆ کەناریە کەناریە و تەبیعەتێکی خۆی هەیە هەنێک کەناری هەیە تۆ لە قەفەزەکە دانەی ئەچێتە بەرزترین شوێن دایمە شەڕی لەسەر ئەوەیە ئەو شوێنە بەس بۆ خۆی بێ کەناری ژوایە سیرەکەی لە نزمترین شوێنی قەفەزەکە بڵین ئەو ئێمە باسی کولانێکی گەورە ئەکەین کە دوایین سیرەکەین دائەنیشێ ئەویش بەو شێوەیە لەوانەیە زۆر کار هەبێت بۆ کار هەبێت بۆ ئەوەی کە نەخوێنێت بەڵام بۆ کەسەی کە فیکەلی بۆ کەناری تەیرێکە کە زۆر ڕایەت لەگەڵ ئەو کەسەی پەروەردەی ئەکات ئەتوانی بە هەنێ فیکە بۆ نمونە کە تۆ کاتێکی خواردن ئیت یا ئاوی ئیتێ ئەتوانی فیکە لی بووی کە خواردنەکەدا ئەو کەناریە فێر ئەبێ بەو شتە و وەڵامیش ئاهاتەوە و زۆربەی ئەوەی کە کەناری هەیە بەڕاستی ئەو شتە هەیە کە فیکەلی جوابە ئاتۆ کەنارەکە و لەوانەشە وەکو شتێکی علمی و کەناری وابزانێت تەیرێکی کەیە ئەو سەوتە دەرەکات چونکە کەناری کاتەکە تۆ بە گسکی کارەبایی گسکەی دەسەکا بەخوێنن کاتێککە بەلوعاکەیتەوە دەنگی بەرز بێ دەسەکا بەخوێنن کە تەجیدی بۆ زیاکەی دەستەکا بەخوێنن کاکسیمانەیە پرسین ماوەیەوە پێش ئەنفلۆزای باڵندە بڵاوبووانێ تا چ ڕادەیەک تاسیری هەیە بۆ کەناری یاخود با بڵێن ئەو نەخۆشیانە چین کە کەناری تووشێ بن ئایا خۆت چارەسەرێکی یا چ ڕێگەی هەیە بەڵێ بۆ بەنسبەت ئەنفلۆزای باڵندەوە کە بڵاو بووەوە بەڕاستی کەناری نەگرتەوە ئەوەنەی من ئاگادار بوو بەپێی ئەو زانیاریانی کە بۆمانها و کەناری نەگرتەوە لەبەرەوە ئێمە هیچ کێشەیەکمان نەبوو لەگەڵ کەناریە و تا ئێسش لە هیچ شوێنێک ڕان نەگێڕاوە کە کەناریەک هەبێت تووشی نەخۆشی باڵندە بوو بێ یا بڵێن ئەنفلۆنزای باڵندە خۆشحاڵانە و کەناری ژووک و چەندجاری کە باسەکەم یەکێکە لەو باڵندانی کە هیچ نەخۆشیێک ناگوێزێتەوە بۆ مرۆڤ بەڵام بەنسبەت نەخۆشی کەناری و کەناری نەخۆشی زۆرە یەکێ لەو نەخۆشیانە ئەتوانین بکەین بە دوو بەشەوە بەشێکیان دەرەچیە کە لە بەشی دەرەوەی تووشی ئەبێت و بەشێکیان ناوەشیە بەشی دەرەوەی کە تووشی ئەبێت بۆ نمونە تفەیلیات کە دروست هەبێت کە لەسەر